هاوڕێنە و کاتان باش من بە پەلا هەندێک سەرنج دەدەم لەسەر ئەو گوتەی هەڤاڵ جەمیلبایەک کە وەک کەسی یەکەم یان هاوسەرۆک لە ڕووی بڕیادانەوە هەست پێ دەکەی واتە پەککە. بەڕاستیم بخۆم تەسەوڕ ناکرد هەڤاڵ جەمیلبایەک ئەو هەڵە مێژوویە بکە بێت بە زاری خۆی داوا لە خەڵک بکە دەنگ دەنێشێتی. یعنی ئەو وای پیشان نەدە ڕەنگە بڵێن نا بەو مەرزە نییە پاسایی بۆ بهێنرێتەوە بەس بە هەمان مانا دەگات لە کاتێکدا بەدەرلەوەی تەفگەری خۆیانەیە کۆمەڵە کچ و کوڕ ئەو پەڕی ماندی دەبن، ئەو پەڕی قوربانی دەدەن، ئەو پەڕی ڕوبەڕووی مەرگ دەبنەوە هەتا خەڵک چۆن دەنگ بداتن ئەگەر کاتێک دەبینی کەسێکی کەسایەتێکی دیار و پلەیەکی ئەو هەڤاڵانە بەخۆی دەنگ دەنێشێتی یعنی نەدەنە تەفگەر یخۆ یەک جار ئینسان دەتوانین دەنگ بدا ئەوە یەک. دوو من لە بۆم نییە ئەوڕێیان ینی بەڕاستی پەکەکە هێزێکی زۆر شۆڕژێرا و هەمومان قەرزاریانین و هێزێکی زۆر قوربانی دەرن و گەورەترین شەڕ لە جیاتی هەر هەمومان لە دژی تورکیایەک دەکەن کە نەک هەر تورکیا ڕەمزی گەورەترین و سەرسەختترین دژمنی گەلی کوردە بەڵکو ئەوەشە ینی یەکێک لە دەوڵەتە و سیستەمە هەرە فاشەکانی ناوچەکە و جیانیشە بۆیە تاکە هێزە کە توانێتی بەرگەی بگرێت ئەو هەموو هێزە تورکی و چەپ و ئازادی خوازە ناتوانێت بەکە هێزە بتوانی ینی بەڕاستی دەستکەوتی گەلە گەورەی هەبێ و هێزەکە جێگای ڕێز و ئەوەیە بەڵام ئێمەی کوردیش دەبێ فێربین هیچ کەسێک لە دەرەوەی ڕەخنە نییە چەندە مرۆڤ جوان بی حزب جوان بی کە نابێت فڕێ بدرێتە دەرەوەی ڕەخنە هەڵەیەک چیرە هەڵەیەک پێویست بوو سەرنجی خۆت بدا بە زمانێکی ئەوە من لەو ڕوانگەوە هاوڕێیان من پێم وایە دەبێت ئێمە کۆتایی بەو مۆدی لە سەقەتە بێنین هەتا بەو هەڤاڵانەی ئاپۆسیش دەبێت فێربن ڕەخنە لە حزبەکەی خۆیان بگرن کاتێک لە کەسایەتەکانی خۆیان بگرن لە شوێنە کە پێویستی کرد نەکە ئەوەیە کۆمەڵێک کەسی هەڵپەرست و ترسنەوە دانیشتی نەخوا خۆیانە هەڵەیەکە بێ یان بەخۆیان هیچ ناکەن بەس دەیانوێ بێن شەرعیەت بۆ بدەن. هاوڕێیان من ئەوەم لە بە یەک دوو خاڵە یەک هەڤاڵانی ئاپۆچی لە باشوور 30 ساڵە هەن زیاتر لە 900 شەهیدیان هەیە بەڵام وەرە بزانە بەروبوومیان چەندە 3-4 حزبیان گۆڕێ بەشێک لەوانە دەوسەر نەکەوتنە ئەوەیە قەت لەگەڵ ئازارەکانی باشوور نەیانتوانێت ئیندیماج بکەن هێزەکن استفادە لە باشوور دەکەن لە پێناوی ئەوە شتێکی زۆر خراپە ئەنی دێن تەبیعی ڕاست هەموو مازانی کوردستان 4 پارچەیە بەس باشووریش بەشەکە لە پارچەکان و ئەمە دەزانین ئەوان دەرەقەتی هەر 4 نایەن بەڵام دەبێت بزانێت و کە دێ هێزە باشوور دەبێت بزانی پرۆگرامە کتەبی بەرنامە کتەبێ ناکرێتەوە بێی لە باشوورەوە لەسەر ئازاری باکوور و ڕۆژ ئەوە قسە بکەی بەس لە باشوور لە بن پیلتە قسەی لەسەر نەکەی یان حەزب دروست مەکە وەکو پەککە وەرە لێرە لۆ خۆت خەڵک ئیقناع بکە بەناوی پەککەی باشوور یان ئەوتە کە دروست دەکەی دەبێت قسە لەسەر ئازارەکانی بکە یانی ئەوە زۆر زار گوترایە لەو ڕوانگەوە ئەوە یەکێک لە خاڵە هەرە لاوازەکانی هەڤاڵانی ئاپۆچیە لە 30 ساڵ ڕابردوو کە ئەو هەموو قوربانی و تێکۆشان و ئەخراوڕیان بە هەزاران کەسی جوان بەگەریان کەتی هەر ئەمن بزانم 900 شەهیدیان زیاتر هەیە بەس باشووری بە قسە خۆشە هیچ حزبێک دە شەهیدی نییە ها بۆسان یاریتان ئەوانە گەورە سەختترین خەباتیش دەکەن کەچی ناتوان ببنە ژمارێکی گرنگ گۆڕانێک دێ بە 2 ڕۆژ بە 10 ڕۆژ 25 کورسی یعنی دێنەیەکەوەی پێیدرە لە ئەمسی بۆ ئەو هەڤاڵان ناتوان 2 کورسی بینن ڕاستە دەزویریانەگە دەکرێت ڕاستە زۆرتری مزایقە دەکرێن بەڵام ناتوان ببنە هێزەشی جەماوی یەکێک لەوانە ئەو لێدوان و ئەو شێوە مامەڵانەیە دەبێت ئێمە بە ڕاشکاوی لێیان بگرین. هەڤاڵ جەمیلبایەک حەق خۆیەتی وەکو کەسێک کە لە قەندیلە مۆقعی جوگرافی دژمنیان زۆرە من لەوە تێدەگەم یعنی ئەوان نیو بەرداغەکەی خۆیان دەبینن کە دەیانەوێتێتی زەلیتر نەبی تەسلیمی پارتی نەبێ و هێچێتی ماڵی تاالبانی دەست بگرنەوە و ڕەوشیان زۆر خراپە چاردەور و بەر و ئەوان ئەوەیە بەڵام ئەوەش بزانن یعنی ئەوە لە حسابی دەنگە ئازادەکانە
ئەو نەکردەنگدان ئەو تەسکیانە یەکێتی ئەو پژگیرانە یەکێتی و لەسەر حسابی ئێمە سەنگەرگرتنە لە ئێمە بەجددی یانی ئێمە کێشەمان هەر پارتی نییە ڕاستە ڕەنگ بێ هەواڵانی ئاپۆچی بپلەیەک پارتی بوی لە بۆ مەش پارتی هێزەشی هەم نانیشتیمانی هەم ئەرهابیە بەڵام یەکێتیش بەشەکە لەو سیستەمەی و ئەو هەموو ئەو شتانەی دەکرێت بە ناوی حکوومەت و وەزارەت یەکێتی بەشەکە تێیدا هاوڕێیان بەشێکە لەو سیستەمەی بەشدارە لە هەموو ئەوانە دوای یەکێتی ئێستا کە هەواڵ جەمیل داوا دەکات یەکێتی میتە یەکێتی پاراستنە یەکێتی ماڵی بارزانیە یعنی بەجددی یەکێتیی سەربەخۆ نییە هەمومان ئەوانیش ئەمە باشتر دەزان کوڕانی تاالبانی ئیرادەی ئەویان نییە لەسەر پێ ڕابوەستن دوو کەسی زۆر بێ ئیرادە و بێ شخصیەتن و ناتوان بڕیار بدەن قوبات ئەمە لە 12 ساڵی ڕابردووی دیزمان کەسێکە هیچ کەرامەتی کەس تێیدا نیە ینی غیرەت تێیدا نییە نیشتیمانی تێیدا نیە کابرایەکی هەرزەکاری دووڕووی من ئەوەیە بترسنۆکە کاکەوە لە هەولێر ئاگای لە ماڵ مندا ئاگای لە ینی زێرەڤانی لە بۆی نیە دە پاسەوانی خۆی هەبی بە قوربان زێرەڤانی پاسەوانی ماڵەکەی دەکاتن چ ئیرادەی خۆت تەسلیمی ئەوەی دەکردی چێتی چ بەوەی دەپارێزرێ تاالبانی ئەلحەق شیروان ئەوانە ئیرادەی خۆیان هەبوو ئەگەر مەساڵەتیان تێک نەزۆن تاالبانی لە بە کورسی بەغدا نەبە لە ماڵی بارزانی وا قبوڵ ناکرد ئەو هەموو کەڵەگایی بکەم بەنمونە بەس ئەو کورسەکەی خۆی خۆشتر دەویزە سەر هەموو شتەکان خاڵەکە لێرەدایە ئەوە چەندەمین جارە هەواڵانی ئاپۆچی برینداری دەنگە ئازادەکان دەکەن سەنگەر لە ئێمە دەگرن کاکە ئەوە کۆوایە ئەمە مانانیش بڵێن وەڵایی لە دژی ئەردۆغانی بە دەنگ بدەنرێتە جاپەی بەنمونە ئێخو جاپەش ئەمان خائینە لە بۆما ئەو سیستەمەی هەیە 30 ساڵ ئەو سیستەمە هەر پارتی نییە ڕاستە پارتی باڵادەستا لە دوای 2005ەوە کە تاالبانی بە تەواوەتی تەسلیمیان بوو ماڵی تاالبانی بەڵام یەکێتیش بەشەکە لەو سیستەمە یەکێتیش دەڤەرەکی هەیە یەکێتیش کۆیلەیەکی هێزێکی بێ ئیرادەیە لە بەرامبەر پارتیوە بە خۆشی گەندەڵی سیستەمی مافیایی کچ و کوڕی جەلال تاالبانی برای محەممەد دزوو جەردەن ئێرها بەرامبەر دەنگە ئازادەکان دەکەن سیستەمەکی قێزەوەنی دادگاییان هەیە وەکو پارتی باشترین نموناوەی پاڤێلە کۆدەتای کردیانی ئەمە ناکرێ بڵێن وەڵای لە ڕقی پارتی تەسکەی ئەوە بکرێ ئەکرێ بە شێوازی تر ئەمە من بۆ خۆم تێدەگەم لەوە هەواڵانە بەس کۆدی تر هەیە تۆ هەواڵ جەمیل بایەک بە شخص خۆی دێ دەڵێت بڕۆن دەنگ بدەنە یەکێتی ئەو چ کارە ساتەکە ئەو دەنگدان بە یەکێتی دەنگدان بە هێزێکی خائینە بە هێزێکی تاڵانچیە پاساوی نییە کاچ یعنی ئێوە دەتوانن بە کۆدی خۆتان بە شێوازی تر بیکەن بەس تۆ دەیت سەنگەر لە خەڵکە ئازادی خوازەی دەگری و هەستی هەمومان بریندار دەکەی و نموزەزێک دەتانەوێت پیشان بدەنەوە بڵێن بەرژەوەندیمە لە سەروی هەر هەموو شتێک کرد خەڵکیشە باشووریش دژمنی پلەیەکی ئەو ماڵی بارزانی و تاالبانیە دژمنی پلەیەکی من پێم وایە بڕوا بکەن ئەگە دەسەڵاتێکی نیشتیمان هەبی داگیرکەرانوانان کێشەیمە لە پارتی و چێتیە لە داگیرکەرەکان نییە بۆیە زۆر هەستمان بە برینداری کردیە ئەوە یەکەم جاریش نییە هەواڵ مولات قەرێران بەخۆم جێم لێبوو لە 2009 کاک مەسعود کەسێکی باش دەنجی پێ بدەن ئەو مەسعودەیە ئەو سیستەمە ئەوەی کردی ئەو هەموو کەسەی لۆشەی لە ئێوە شەهید کردی و ئازاری ئەو میلەتەیدایە هەواڵ مولات قەرێران لە 2009 ئەوەی کرد چەند جا بروسکەتان لۆنێ چیری شادز ناردیە بە مردنی برایە کاچی من 100 ڕێگای وەفد بنێرە لە ئاستی هەرە باڵا ئەتەکێتی دیبلۆماسی حزبی ئەمە شتێ دەگەین بەس تۆ مەدح و سەنای براینێ چیرێکی دز بکەن بە ناوی پەکەکە کەچی مستەفا حەسەن گەورە دەمری بروسکەچی لۆ لێ نادەن کاوە گەرمیانی دەمری بروسکەچی لۆ لێ نادەن لێتان نەدایادا من باش ئەوانم لە بیرە کە کوڕەکەی ناوی لێنە ئامەد هەواڵ جەمیل بایەق لێدوانی لەسەدا داول هەموو تیرۆرە سیاسیەکرا قسە ناکەن بەس بە مردنی براینێ چیری قسە دەکەن یعنی هەستان بریندارمان دەکەن ئێمە دۆستی ڕاستەقینەتانین ئەو خەڵکە ئازادی خوازە لە هەموو تنگانەیەک لە پشتانە ناکرێ هەستمان بریندارکەن ئەوە یەکەم جار و دووەم جارتان نییە تەنگ بدەنە مەسعود بارزانی
بروسکەی لە بۆ ئەوەی بکەن دنیایەک بە شان و باڵی تاالبانی هەڵدەدەن دنیایەک ئەوە ئاخر شتەوە دەنگدان بەمە ئەوەی شتەچی بزان لە چاوی ئێمە ئەو ڕۆماڵی بارزانی و تاالبانی وەکو ئەردۆغانە خیانەت لەگەل و نیشتیمانیان کردی خیانەت لەگەمە بعدی شەڕی ئێمە دەستەویەخە بە پلەیەک لەگەوانە ئەو ڕۆکە تۆ دەیە بڕۆ تەسکەی بکە ئاخر چۆن دەکرێت هەر عەلەقەن کەسێکی ئاسنزمتر باە نەک کەسێکی وەکو ئەڤاڵ جەمیل بایەک بە شەخسی خۆی بێت داوا لە خەڵک بکات من داوا دەکەم خەڵک فێرە ئەو ئوسلوبە بین من ئێستاکە سبەی مزاهرەی هەواڵانی ئابۆچیەوی دەچم بەشداری دەکەم وەکومە بچووکترین شتە لە بۆ من ئەوان لە قەندیلن شەڕی ئەو بەس لەگەڵ ئەوەژە ناو کۆبنەوەشیان لیان هەڵسمەوە لەو شتانە ڕەخنیان لێ دەگری هەر بەلای کەم زمان و کۆدی قسەکردنتان یعنی پەیامەکانی خۆتان دیبلۆماسیەتی خۆتان بەڕێگایش کرد نەک بێ هەڵە هەستی ئەو هەموو خەڵکە ئازادی خوازە بریندار بکەن لە پێناوی ئەوەی یەکێتی هاریکاریتان دەکا حەق خۆتانە دایکۆ دوو ڕۆژە شێتی کۆدەتای کردیە بەشێک لەو کۆدەتایە لەسەر ئێوەیە یعنی جێگای زۆر بریندارکردنی ئێمەیە کە هێزێکی وا خائین تاڵانچی ئەرهابی وەکو یەکێتیش منداڵی برای محەممەد ئەوەدەی دەرێت دەنجیان پێ بدەن هەر عەلەقەن لە بە تەفگەرگەی خۆتێ باشە کادیرێکی هەواداری ئێوە بێسە دەنگ بە تەفگەر دەیانێشێتی یا لۆ هەواڵ جەمیل دێت لەو هەمووی لۆ ئەو دێتن قسە دەکات جێگای نیگەرانی هەمومانە یعنی من پێم وایە هەمومان دەبێ ئەو ڕەخنانە بگێنین پرۆتستان بکەین هیچی تر هەر هێزێک هەر باوەڕێکی من باوەڕی خۆم وایە هیچ هێز و کەسایەتێک لە دەرەوەی ڕەخنە نییە بەڵام ئینسانیش هەست بە خۆی کەچەیە یعنی من ناتوانم ینی مەزەنەن زەرب لە ئەو نەک بێ ئەخلاقیە بەکێک لەو چیایش شۆڕش خەباتە دەکە من بێم بەوەی تەقیمی هەموو سیاسەتکردنا ئەو هێزە لە چیایە شۆڕژێرە تێکۆشەرە قوربانی دەرە ئەرچی هەمومانە هاریکاریان بکەین بەڵام لە تەک ئەوەش دەبێ ڕەخنەیان لێ بگری بە هیوان دووبارە نەکەنەوە ئەو هەڵانە وەوا لە خۆیان نەکەن ئەو خەڵکە ئێمە دۆستی ڕاستەقینیان نەگێچێتی پارتی کاتێکی خۆش